یارانە کوردەوار دیسانەوە دەنگە من قەت بوو بۆ خاتری ئەوەی گوشیەکەم دەرهاوردووە گوشیەکە دیبەیتەکەی قەت کرد. ئومیدوارم دەنگ باش وێت وە دووبارە زەعیف نەوێت. هۆ سەبەبی ئەوەی کە دیبەیتەکە داخرا دلیلی ئەوە بوو کە من گوشیە بلوتوزەکەم دەرهاورد و باعث بوو کە لایڤەکە و دیبەیتەکە قەت بێت. سەر لە نوێ ئومیدوارم دەنگ زەعیف نەوێت. من نازانم هۆی زەعیفیە دەنگ چیە، وەلی زاهرەن ئەم گوشیە بلوتوتیانە مشکڵیانە هەست لە وەختە لایڤە فەیسبووکیە. کاک حامد ئەی گەلێکی بوو قسە بکا بەشدار بێت. وتی من گەرەکمە لە ترسەکانە خۆم بێژم. ئەگەر کاک حامد ئەی تەشریفی هاوردگە با بێت وە بەشدار بێت. بەڵام هەر کەسێک کە بەشدارەوێت تۆزێ بەرز قسە بکا وەکو کاکدانا هەڵەبجەیی وەکو کاک سەرکەوت، چون من مەجبورەوەم خۆم نزیک کەمەوە لە تەسویرەکە لەبەرەوەی لێ تێناگەم، ئیتریش گوشی لەگوێ ناکەم چون مەجبورەوێ دیبەیتەکان تنتن قەت کات. کاک ناهیت حەسۆ بوو وەکو شتێ. بەڵێ ئەم کاتەدا باش کاک پەیمان بەخێر بێ کاک حەسۆ. چاومان ڕۆشن لە دوورە یەکتیرمان ئەناسین هەندێ، وەلی ئەمڕۆی تە بە تایبەتی زۆر پێخۆش بوومە بێماچکێ بە قەڵ فارسەکانێژێ ئەنگولەکە بکەمە ئەگەر ئیزن پێ بدەی. سەرچاوم وڵا ئەنگولەکە فکریمان نەتوانی بکەی کا حەسەن. هەرە بشەرەوە هەرەوەی چەمە بەستی من بوو کاکە گیانەوەڵێمەوەێ نیوە ناقص وتت سنیانە وتت منیش جوواوتم داوە. ڕاستێکی هاوڕێیان ڕێزم بۆ هەمووتان هەیە بە تایبەتی وە زۆر سپاسی کاک پەیمانی شەکەما کە ئەم ئیزنیە بە مندا ئەم مەجبورم بچکێ بۆ زاراوەی کوردی قسە بکە باوجود سنەیم وەلی ئەوە دەیما بەندەی بتانینا کاکێکیان وەزوانە خۆت قسە بکە زاراوەی کوردی کامەسەماڵاوێ ئەگەر تۆ توایتان بە کەماشانی قسە بکە لە کیش کەماشانی قسە نەکە کاکە بۆ زاراوەی خۆت قسە بکە. ئافرێ ئەزانی نازان وەزوانێ مەشتان خراو کردگە ماڵتان ناواوێ وەزوانە خۆت قسە بکە ئاغەیە بزوانی وەختێ لەسەری تینە لەسەری تین چاوەکە من کاک پەیمان لە دوورە یەکتری یەک دو جای تەلێفۆنی بۆ یەکەوە قسەمان کردیوانە ئەوەی کاک قوروان ئەو مۆبایلە فرەتەکانی مەدە خەریکە حاڵم خراوەوە هێژی وامە ناوی مینیبوسەکانە کۆزەران کرد باشن. باشە چاوەکەم من بە تەواوی قسەگە لە جەنابێت دۆ بە تایبەتی ئەو شتێک ئەم چەند مدەتە گوێمداریم کردگەوە لە قەراخەوە 90% من تاییەکەمە قسەگەلی جوانە تەونیامێکی تێگەشتووی بەتاڵعەت ویە ئەمانە ئەلبەتەی نێوەلێ هەندێک شتیش هەست کە هەر کەسی تێبینی خۆی هەیە هیوادارم کە ئەم ئیجازە بدەیت ئەم ئیزنە بدەیتە کە منی پێمە تێبینی خۆم بێژمە ئەوە ڕاجب بە مەسەلەی کوردەوار و ئەوانە دەبێژی تا من زەردە هەزار یەکەمە ئەوە کە ڕاجب بە ئەحزاب کوردیە خۆفرۆش لە هەر چوار پارچەکەیژی تا من زەردە 10,000 یەکەمە ئەو بۆ ئاگاداری ئەواڵان لە دێبێتە لە پاشەوەی چۆ یعنی ئەوە کە ڕاجب بە داگیرکەرانێژی من زەردە 100,000 دەکەمە ئەوە شتێکی یەنێ ولی هەندێک شتەس کاک پەیمانی بەڕێز هەندێک شتەس ئەوەسە کە بۆ ئەلبەتە بوو ئەوە کپتانی نام دیالۆگە هەندێک باشتر بکەینەوە لەگەل یەکا باشتر بتانینا دیالۆگ بکەینەوە سە بزانین ئەم مەسئلەی کوردە ئەم بژاران وەزعەت هەست کە ئێمە بتانینە تەکرانێکی پێ بدەینە ئەوەڵەن ئەم ئەحزابە بە هیچ شێوەیەک لیاقەت و قەد و قاوەڕێ ئەوان نیە بتانە کارێ بکەنە لە هەر چوار پارچە و هەروە کەوتەوە جەنابی کاریان کردگە کاک حەسۆ مازەرەت مەزبامە قسەکەیان لە نابودی کردگە کاک پێ بە ئیجازە بە قسەکەم بکەم کار یانێ چێ یعنی کاری چ شتێکی لە خزمەتی گەلێک کووردا بێ باڵێ کاریان کردگە جاشایەتیان کردگە جاشایەتیان کردگە و من ئەوە 6 ساڵە بێت ئەو هاوار یەک موقعی بکەبێت 40 ساڵ 50 ساڵەوە بەم ئەم هاوارماکراوتە بە قۆڵ بە ئێستلا سەرۆکی کۆماری بۆی نییە خۆی تەسلیم بکاتە وەرەی کوردشتنی کەسێ بۆی نییە بەناو پێغەمبەر ئاشی 700 پێشمەرگە بە کوشتن با کەسێ بۆی نییە لەگەڵ 4 نەفەر هەوادار ڕاکەرە دانیشە لە بەرلینە جریانی میکونس هەمێ بە میانەوتە جاشوە کا حەسەنە خۆفرۆشە و نەزانم
چیا و خەریکە بە دژی سەرۆکەکان ئێمە سەرۆک ئەوەڵای کورد قەت سەرۆکی نەوەکەکە قەت سەر ئەمانە سەرۆکی ئەحزابن بە هیچ شێوەی بە ناو سەرۆک قبول ناکردن وە دەرسانی کاک پەیمان گیانەکەم دەنگت تێت کاک حەسەن فەرموو دەمێتی و ئەمانە تا هەر کامی بیژی لە سەرەتای هاتنیانەوە ئەمە فقط دەستاوێژێ حکوومەتەکان داگیرکرد بووگنە و ئیسەیچە هەن و ئەژی کار نەکردنە کار من یعنی خزمەتی بۆ کرد ئەو کارەکە کارخۆیان کردگە بەڵێ جاشایەتی و خۆفرۆشی خۆیان کردگە ئەوە کارە بێژی تا لەگەلتم ئەوە بێتە و هەمووی هەچێ ئەنگ و بە قەڵ چەسبوانە لە من شخصا داینە ولی ئیتر بە قۆڵێکی هیچی نێگری مخۆم شیمیم خوێندە ئەگە چەس پێشتوانتانە بۆیان بێن ما چەس باشی خزمەتیان بکەن ئەو کارگەر نەکە کاتی وەختێ منە وتاکە وەختی ئەو پرۆگرامێکی هینەوێتە بە قۆڵێژێتە ئەو حزب ئەوڵێ بەر لە حزب دموکرات کە زمانی کۆمارە مەهاباد هاتە سەرکار هینەوێتە کلێنە نەلاو یا عەمدەن نووسیە نە ئاغا نە دەرەبەک نە مەڵا بۆیان یە بۆن ئەندامەوە حزب کاژگە ئەوەڵین بار هاتە قازی محەممەدەوەی یا ژێرپا خۆی بەناو یەک مەڵای هاتە کرد سەرەوە یعنی حتا دەستورە حزبەکە خۆیان یا ژێرپا خۆیان ئیساوانە من لاچمەوە گەرەکم گە فرە وەختی بەرادرام گەوەی دوسێ ئاماژە گەرەکشی مۆزوع من لێرە بێژم بێدە خزمەتتان یەکەوە هەچێ تۆیژی تا لەگەلتان ولی هەندێک شتیش کاک پەیمان ئەوە سەلانە بنەوە یەک من نەما موسای ئەخلاقم نەما موسای زمانیشم ئەو با بزانیتە بەخەر بەناو یەکێ من بەناو یەک کەسێکێ 6 ساڵیش ئەلاربێ ئەگە بەخۆم ئیجازە بەما کە لە خزمەتی گەلەکەمە کارم کرد خۆفرۆشیم نەکردووە ئیسات بەو شێوەیە کە تانیمە هەر کەسە بە ئەندازەی خۆی کاری کردگە و ئەو کاتیشە ماس مێدیا ئەم مێدیاوانچە بەدەستمان و نەمانتانی دەنگی خۆمان بۆ شێوە و ئیمڕۆکێ ئەم دوو مێدیا قڕازە بەدەستانە بە قۆڵی خۆ 150 تەلەڤیزیۆنا لە اختیارمانە نەنامچی بەمەوە خەریکی ناو هەم جەنابەت ئەم چەند کەس ئەگە ئیجازە بە منیش لە قراخی ئێوە خۆتانە و دانی کەسگەلێکێ هێن بێ وەلی ئەم کارە بکەینە کە بەڵکی ئەم ملەتە ڕۆشنەوەکەینەوە چاوەکە ملەتەکەی ئێمە گەمژە کریاگە ملەتەکەی ئێمە توا فۆتیاگە و عامڵی ئەسلێکی خود کوردەکە خود کورد نزان خۆمان و خود کوردن خۆفرۆش خۆمان هیچ موقع حساب کە یەکێکی دێ دژمنە فلانەوانە کارخۆیە کاتە ئەگە ئەوە نەبێتە دژمن نییە ئەگەر ئەوە نەبێتینە ولی ئەو کەسە خەیانەتەکە بەناو ئەحزاب کوردی منتسب بە کورد هەموویان بەناو کوردایەتی بەناو خزمەت بە کورد تێنا خەریکی لە پشتەوە خەنجەرمانلیانەوە بەخۆ ئەم ئاکاریانە بۆ ئێمە دروستکە ئەوە مەسلەی ئێمەس بە تایبەتی حساوکە چه خەیانەت گەل یایسە من نایم پیا خەیانەت حساوکە جریان سلێمان معینی و مەڵا ئاوارە شەیبزادە کە خەیانەت ئەوڵە بارزانی بوو خەیانەتە عکسەی ڕاجبە باکوور بوو بە قۆڵێجێتە داگیکە لە لای تورکیەوە خەیانەتی بۆ قیادە موقت کردی هەمووتانێوە لێ نەبوونا من پەجاوەیەک ساڵ هەم لە دەرەوە تایسن نەبوو کاک حەسەن ئەوە بێرە سەر خوام ئەوانە بەردە من لە ئاخرۆ تێمەسەر ئەشێ ماقە زمینێک تازەکەی نا زمینێت تێدا لەودا تێمە لای خۆت وەلی تێمە لای خۆت من بەناو وەک برایەکی بوچکە تۆ ناشەکەن ئێوە مەحاسنتان لە ئێمە چەرمەکترە و جێگەی گەورەیتان هەتی من لە 12 ساڵ کرد یەک مرۆی 10 ساڵە 12 ساڵە فێرەوەم بە 75 ساڵەوە ئەگەر فێرنامە تەکامل بەشەریەتم نییە تەکامل ئینسانیەتم نییە لە هەمووتان منیشوام ینی ڕخناگرمان ینی ئەوە بۆچوونی منە ئیمکانەوەی هەڵەیش بێتە تانی بیتا هەر ڕخنە بگرە کاک حەسەن گوێ بگرە ئەسەن ئینتقاد یعنی ئەوەی کە تۆ من هەڵتەکێنی هەڵم تەکێنە تۆ هەڵتەکەم بدەستە تۆ دەست من بگری منیش دەستە تۆ بگرم هەڵۆ ناتەکێنم من کاکە هەڵ تەکێنە خاش لە یەکەم تەمەنا لە یەکەم هەڵی تەکێنە من جواوت ئەدەمەوە فەرمون وامە ئەگەر نەیدێتە باوەڕم پێت نییە ئەگەر نەیدێتە باوەڕم پێت دیالەگەوەسە من ئێژمە ئەم ئەحزابە بە قۆڵە معروف تێژی تا لەو کاتێک قیادەم وەختەمانێت تێنا هەر ئای کاکێ هین بێتە سەرکەوت مامۆستای زانکۆ کاک سەرکەوت بۆ ئاگاداری گەرەکەم نیە من خۆم بکێشمە من دوو دکتۆرام هەست منیش خۆم زانم وەلی یەکی لە باعث کەسکەلێکە باعث ئەم بەدبەختی کوردە بووگە هەم جەماعەتی دانشگا ڕۆڵ بووگە ئەوانە کۆ زانکۆ چووگنا یعنی لەوە لە کاک سەرکەوت و فەقیریش وای وت کاک حەسەن باوەڕکە وای نەوت ئەزاری بۆ چێژ وای نەوت تایشم فۆتەلانە بۆ ئەوە ئەلانە تێما من ئێژمە ئێمە سێ دشمن ئیمانێت دشمن ئەسڵی کە ئەوسا ئەبە قودرەتە یا زلهێزان بەلای ئەوان باشوورەکانیشنا و بە یارمەتی ئەم حکوومەتگەلە داگیرکەرە کە بەقەڵ مستعمرە هین ئەوانن یانی دەساژۆی ئەوان نەمە کارێک نینە ئەسڵ ئەو ئینە ئەسڵێسە کە ئەم هەمانە هانە خزمەتکار نۆکەرە ئەوانە ئەوە دژمن یەک دژمنە دوو ئاینەکانە بە سەرپەرستی و بە ڕابەرایەتی
ئیسلام لە کل لە حساوکەیدا دوژمنی سێومیش کورد نزانە خۆمانە و 90% ئاکادمیست و ئەوانە وا چوک نزانکۆ لە خزمەتی ئەوە بووە کە بۆ گەمژەکردنی کورد هەر چوکنێنە کە فقط بەقۆڵ باشوورەکانێژی لەلا خۆمانێژی مەدرک لایەن و شەهادەی بگرێن دەستیانەوە بێنە دەرەوە بابایە پێ بکەنا هیچ زانستیان نیە کاک سەرکەوتۆ جەنابەت ئێژی تا تێتە سەرپاڵ کاک پەیمانەتی تا دەست و خۆش بێتە منیش بە سەرپاڵیا تێمە وەلی ئێژی تا ئەو کاتە کەسێ نەوگە کاکە دێ بۆ دەچیتە شۆنیۆ تۆکی یەک زانکۆ ئاگاداری بەلای خۆتەوە بووی بۆ نەچیتە شۆنیۆ ئیسە زانکۆکە نەیتانی بە تۆ بێ ئەو مامۆستانە زانکۆ نەیانتانی بە تۆ بیگەێننا تۆ خۆت بۆشە بۆ کاپێمان لە کوێنە ئەوەردگە لە سگی داکی ئەوەردگە یاکە وحی پێاتکە وەک محەممەد و علی و نازانکە بەتوایکەمان زووتر ئەتانی لەو دو لە سەی قسە بکەیت ئەوە سەکەیەوە ئەو کاتەوە خیانەتگەل بارزانانی و ئەمساڵە ئەوە هاتاو دادانم تاالبانی و ئەسە باگەشی بێژمان پێکاکاو ئەمانە دەرکاتی خۆیان بۆ ناتنە سەر جادە ئێوە بێژنا وەختی دی خیانەتی خیادێمەقەت ئێوەگەل لە ڕۆشن بیرگەلێ باشوور بۆ ناتنە سەر جادە بێژنە کاکە ئەوە چیەکەیتا هەموو ئەتانوت بارزانی نەمر و بەیسەی چارێ بارزانی نەمر و ئەدریسی نەمر و قاسملووی نەمر و پێشوای نەمر ئەوە سلۆگان مردمتان گەمژا کرد لە لای فێکا بەرادەیەتی سیاسیچە قساکە تا بنیامێکی سیای لە قەراقی ژێژی وەڵا من تایسە ڕەکعەتی نوێژم نەفەوتاوە دەیەتیم تۆ هەر بۆ قسەتە ملەتەکە گەمژاکەیدا هەچێک و ڕێسیوە بە کۆڵ کوردی خۆمان شیەکەیتەوە یانش ملەتەکەی وەڵاو بنیامێکی سیاسی تۆژە نوێژی خوێتە نوێژ شتێکی باشە تاعات نوێژێکی باشی ئیسلامەتی و دینداری شتێکی باشە چاوەکەم مەسەلەی ئەوە نییە کاک لێ تێتە کاکدانا دەفەرمی کاکدانا هەڵەبجێوە نووسی هەرکە لەگەلمانە هەوەسەر نەویچە با بچێ ئەو حزابیچە وایژن چاوەکەم عزابەکەی جوایژی ئەو جەماعەتی بە قۆڵێژی پارتی و یەکەتی و دموکراسی ئەو هینەکان ئێران ئەسن ناویانەوە من ئەسە بایەخیان پێ ناتەم ئەو نەکە نیونەتیکە دیکە بووگن ئەسە ناوی پشتامەکە لپیان دوقلی کە دوو کەلیمە فارسی قسە بکەنا ئەوە هینێ وەلی تۆ تایجی تەکەی ماپچی هانێچە کاکە تۆ قسەی خۆدەی کاپەیمان جنابت هەر کەسێک گەرەێکی لەم گۆڕەپان سیاسی کوردستان لەم مەیدان سیاسی بە چەند وشە بێژما کە ملەتەکە تێمەکە تێ بگەیتە لەو دو تێتا پشێتا بۆ کوێ بچێت تۆشی قسەی ڕۆشنگەری بکەیتە ئەوەسە هەر تایسە وامانەوتە هەر کە تەکێمانیە بچێت بۆ کوێ بچێت ئەشی تۆ ڕۆشنی بکەیتەوە ئەشی لەو گەمژەیە دەریبی چاوەکەم ئەوە مەسەلەی ئێمە چاوەگیر لەو دو تێنە ئینەوێتە کە ئەو کاکە بەرادرە ئەوەسە تێبەجینەکەی سەر بە جەنابەت چۆ کاکە بەرادرەکە لە چەمشەماڵەوە کاکە کاک بمەت کات یەکەمە ئاخر تۆشاکە تۆ بلۆکی تێگەشتی ئەو بەرادرە بە چ قیافەیەکەوە بە چ تەرسو لەزێکەوە بۆ وەزانی توش خوای کاکە تۆ خوانی منیش خوانی هیچ کەممان نینە ئافرین ئەسە من بە دین و ئەسلام من لە 16 ساڵیە و بەرم داوە قورآنیشم خەت کردگا لە 4 ساڵگیەوە ئەو بابێنینا باشە لە وەلی ئاخر تێتا بە شێوەیەکە کاتە یا جەماعەتی نووسنا ڕاهبەر ئەخیانێک ڕاهبەر ئەگەر معنای زانی کوردیەکەوێتە چە ئەوێتە شوان ڕاهبەرەوێتە شوان گەلەیەک هەست ها بە شۆنیۆ ئیسە ڕاهبەر بووکەوەتانێت تا موسلینی بێ ئەتانی هیتلەر بێتە ئەتانی نازان بەقۆ پێشوا بێتە کاکە ناوگەلێکە نامن بۆ نە بەخاترەوەیژمان ڕخنەلینەگە تۆ مەشیلینە بەردەمی بگری ئەشی بی من تێ بەناو یەک ئینسان بەناو یەک مرۆ چووکمە تۆ ئاگە ماڵ داواوی حەچیشتە شێوانە بێس نەم شێوانگە نەم شێگەرێک مەتواوی کەم تۆ قسە بکەیتە آخر ڕاهبەری چی ئاخر چاوەکەم کاک هەیمان ڕێزم بۆت هەیە بنیامێکی زانای بنیامێکی خولی و خوندە ڕخنەیەکم لێت هەیە لە ینی بەناو خۆم ڕخناگەین بێ شاید ڕخنەکەی منیش هەڵەبێ ئەگەر تۆ ڕخنەیش لە من نەگریتا هەڵەکانم نەگریتا کاکەکەیتان نینمە کۆمەڵگا سەر و سامانێکی بێبێنە جێگەیکی چاوەکەم لێنە تێتا بۆ ترسلۆزۆ من نەمزانی داتان تەک تا قسە کاکەوە چییە ئەوە شێخایەتیە ئەوە سەوا یارۆ تێتە و دەستەوە خۆش بێت دەمە خۆش بێتە یارۆکیە پلەی بەوەکە تازات کرد پلەی بۆی نازانم هینەکەی ئەمان چیە یارۆ کێ بە خۆ دیژێت نەهرۆ هیوادارم جواهر نێرۆ بێتە ئەقەرن ئەو خزمەتێکی گرت بەگەلەکەی نەهرۆ تێتەوە یەک کوشە ناتانێت هەر ماشەڵڵا ئینشاڵڵا ماشەڵڵا ئینشاڵڵا واوتەوە خۆتە نابوو ئەوەسە لێرەچە هاوتە تەکیە و بارگا و کەفتنە شۆنی جەماعەتی گەمژەی هەرو ماشورە بە قۆڵێژێتە ببوورە من مەسەریم تکەی تاسبەت تێتە ناو چاوقەمان هەمومان اینەوە پاچەسە کەما جەماعەتی گەمژەی بانێژێ تاینەوێتە ڕۆژ هەڵات جەماعەتی ڕۆژەی باکوور هەر پێێنی ناویەویتە وەلی کەفنە شۆی خەریکی لێنێچە تەکیە و بارگای بۆ
قڕنی حەجەرمان بۆ دوارە زیینگەکەنەوە بەناو توریست پێرە کاکە ئەوەمە وێنەگەل جوانمان نەست لە کورسانە توریست بێتە ئەو پێویست نیە بۆ شێخ و شێخایەتی و کەسافەتەوە ببوورە مشکای و شێخ خراب نێژما هاتووە کە ئێمەی فقط گەمژێ کردگە یەکینی هەموو شێخ عوسمان و شێخاتی و شێخ نازان کەس نەزان و ئەمانە کاکە جەماعەتی بۆ گەمژەکردن 50,000 مزگەوتیان دروست کردگە چواردانە پەروەردە دەبستان سێ چواردا زانکۆی بە قۆڵێجێدا لە خراپ ئەسە مقایسەکەی ناتانی بکەیدا لەو دابێتە سەر جەنابەت کاکە ئەوەیژما ئەشێ کەسێ وەک کاک بەرادر چەمچەماڵەت هەیە ئەو شێوە قساکاتە بەردەمی بگری کاکی جیابێژی من کاک پەیمانە حەیدەری چووکمە شۆنیە و فێر بووگم ئەمەیچە ڕساڵەی منە نە ڕەهبەرم نە نازانم گەرەکمە بوومە تەکیە و بارگا و شێخ و مەشایخ ئەمەسە تۆ وا نابێ بەو شێوە گەرەکمە تۆ پەروەردە بیبیتە ئەگەر ئەم کار جایزە لەگوا بیگرە کاک حەسەن زانی بۆ کاک حەسەن بێسە هاتکیتە سەرە من تیکە تیکە بڕۆی خۆ اولا كاك حسن عزيز بند جنابت فورا استدلالك هاورد استدلالك يتردى لبشتي من بترسم يعني من شيخايتي اكم نخير من شيخايتي ناكم اجازه فرمو اجازه فرمو اما متنك ما دانياغا ولا متنك ما بحثك شيوي تفكر لجهان كرديا شيوي ظهور داناي دورانا چونيتي ظهور داناي دوراني شموتك داناي دوران لكن الرنجكان خوي وتيتدرو واما ما تفسير كرغا بس بيويس ناكا دي بيتي تلغرافكم اما حيج انقلابك بدون حبون رهبرية انقلاب ناروات الريوة آية أما لوجود شخصي كاجمويت يا لوجود متني كاجمويت فرق معك أما مسألة أولا بس تو بين رواية انقلاب ناتواني بكي بمعنى حيدريش لروج أول وتكيسي نا شخصة نا إنسانة إيدية انقلابية فردك نية إنسانك أقرتي بالأساس احتراما من أقريب من فرق بين احترام وفرق بين الترسياجي أكم أمام نكتة بزانا استجنابت لمن قولة تري محاصنة شرمك ترى ومن احترام دقلمة 5 سنة وسرچاوم تشريفة هاورقس أقلا شوخيش أكي شوخيكيش الجواو أدمو فرمايشاتي شد كجزء بحثكي إيمان أبو بسرسل وبسرچاوم قرتم إما همو يارا أمسر زمينينا هر كسيك بهر باور وهر أقيلية كهسي لحول يك محوراكو أبيتو أبيش جهان كردي وفلسفية كرديات وكردبونة ما بقي لايف ستايل تشكلية شون بير أكيتو مشكلة خواتر أو سريقية جنابته بس لقرا من بربكس ناقرم أم انقلابه أما قسي نظام السلطي الجهاني وات نيقرك الرحبريات لحيش كي دروس بويت فزانا مردمي كي دروس كرقا خسيان بعقل بسواد أم مردمه إجي من ناومو كويلي كسوالي كويلي سيستمه كويلي بورا كويلي تسويره كويلي نمايشه كويلي حرشيش تهاز ولي نيقرك الرهبريتك انقلابي بيوت هرواك كاكسر كود إشاري بيكر إما قابل النقدين نقد الراديكال بكم أما أم رهبريته كسنبو إما هاتينا ميدانو كسنبو ساحة خاريبو إما هاتينا ميدانو كي أتواني لإما مرتبه فرمويت كي أتواني بيكات بابيكات إما خداما نخسكا استيشقسي إما بو سرسواران وسرياران با بيدابن جنابش تشريفها ورقا من مطمئنم جنابت لفر زمينيك على إما خيلي توان من مطمئنم جنابت صالحاي صالة أموت لكردايتي السبيكر تاوانا كيشي غربة داكتر من أما مطمئنم اوكي اما كاك حسن من لكون زعما كان خومات مدرو كسي دروس مينا كرقا حسب اخوام كم مشاهد دميك بتزانيا يا من جوينا دم بنزرات مردم فاسد خاصة من صلاو كأكم دي بيتك دس بيكم نها ام بشوين مدحو نها ام بشوين الزمو قواريخهم ازانم كين وازانم بشوين تشي اقرب اما كساني وكو جنابتك احترام مقرن احترامي انا 5 سرچاوم واحتراميش اقرن بالاخره هر كسي اوساي داسانه جناب فرمايش كرت من دكتور عمز شيمي بخلنجا مطمئنا جنابت لو امورات خير دانشمن اما باب جينا السنه مساله كليات لما مساله آية خاصة آية خراوة من توانيك من بزري دابني من يكلقرا موجودني وكو من كابرا كتيت احترام بمتنك داعني متنكي بلاوة مهمة خوي لمتنكا أبينيتو آخرين كلام مارتين لوثر كينغ يكسو خنراني كد بناوي I have a dream يعني من خونيك ماز من رؤيايك ماز اواني كتون جويان قد لمارتين لوثر كينغ خويان همان رؤيا بزانا مارتين لوثر كينغ نهاد بيجي I have a plan من نقشيك ماز خلقي ونقشوز بو خودست
پسپۆڕی بۆ خۆتەسەر بەچۆ جامی کەپەی کار خەڵک بە شوێن ئارزوەکانیان هات یارە ڕاپەڕینی و یارە ئینقلابی کوردی بە شوێن ئارزوەکانە خۆیاتێت و خۆی لە ڕاپەڕی ناوێنی چون گزارش لە ناخە تاریخی ئەوەکات ئەو قسەکەی من بوو سەبارەت بەم مەوزوعە پس من لەگرا ورود ناکە من لە ئینحرافا ورود دەکەم کاک حەسەن عەزیز فەرموویستە کاک پێمان لەگەڵ ئەم قسەگەلتەوە لە پێشی شەوتم وتم من نە مامۆسای ئەخلاق من نە مامۆسای جوان گەرەکیشم نییە بە مامۆسای ئەخلاق وە بووە مامۆسای ئەخلاق بۆ فرعەکان و ئەم قسەگەلە دەو شێوە درستە لەو شێرە درستە وەلی لە قراقیەوە ئەشی موازبی تا دەزات بە چ شێوێک دێتە ئەو هانەوا تۆ ئەیدەیتا ئەو هێزەوا تۆ بە کاریکێکە کۆمەلگا تەکانێکی ببێ نەکەفێنە شۆن ئەم گەمژەیەکە 100 ساڵە ئێستا من پێشەوە ناچما قەلە 75 ساڵە لەسەر کۆمار مەهاباد و بە ئێسلا ها بە شۆنمانەوە هەر سەرۆک نەخیاڵە ڕاحەتی مەترسەلەوە نا منەوە ناترسم ئەگە بچسیامە لەوە ناترسم پێشم ئێمە مەترێکماندانن یاگە کۆیدە دروستکەین ئێمە ئینسانە سەروەرە کوردی دروست ئەوە کە ڕابردە بە کوردایەتی بەرهینە مەسلەی کوردایەتی ئەوە نیشە نیە مەسلەی ئێمە گەلانی بەسلەی ئەوسە کە ئەلئانە لەو بەشار لە ئێمە قۆماوە ئێمە بە ناویتی تینا ئەوەڵ بەرخانووی خۆمان خاوێنەکەینەوە ئەوەڵ ئەو فەرشە کەسی خۆمانە لە ئەو دەرتێرینە لەو دو ئەگە تانیمە یارمەتی گەلانی شتریاینا ئەوە مەسلەکە تۆ هاتکی تا بە شێوەیەکی باش پیرۆزبایی چۆ لێکەمە ئەو ڕابردووی ئەو مێژووە غەڵەتە کە بۆ ئێمەیان دانیاگە ئێمە وەک کۆلەیەک و نەفامێک و نەزانێک و تاریخی جعلی نازانم چیرۆکی جعلی بە هەموو شتێمەیان یا دزیوە یا گۆڕاگیانەوە تاویێڵ خۆمانیان داسەوە بەو شێوەتی ئەو ڕوونەکەیتەوە دەستخۆشیت لێکەمە ئەشێ وابێ تۆ بە ئەمساڵت تۆ ببوورە بەندێژما تۆ بەمەبێتانی بە ئازادی فەرموو کاک ئێمە گەلای هەر کامی بە شێوەی خۆی هەر کامی لە هەنگاوی خۆیەوە کفتانی نا ئەم کۆلەگەریە لاوین ئەم سەرۆک و سەرۆک بازی لاوێنە ئەم ئەشحافە کە دوژمن بە ئێمە بە تەوەسدە خۆدە کۆدێکاتە کاکە کە ئەمانە لە کوڕی مریخۆ ناتکە کاکسەر کەوتی عەزیز هەر ئەفەرموویتە وا بووە ئەمانە کاکە ئەو حکوومەتەوە لە باشوورە هەست نەتیجەی لە ناو دڵی ئەفکار و دڵ مەرامی ئەو جەماعەتی ئەو کوردگە لەسەکە لە باشووران هەڵقڵاوە ئەو حکوومەتەوە لە ئێرانە هەست کورد لە کوڕی مریخۆ نەیان ناوەرگە حکوومەت سەدام حوسێن لە کوڕی مریخۆ ناتوو لە چەکیدەی لە ناو ئەو بەتنی ئەو ئیشماو هاتووە دەرەوە دەوت ئەشێ بگەڕینەوە بە خۆمان ناکە بۆ شەوامانە بێ لە ئەوی لای خۆمانە ئەوینی تاالعانە 50 لەسەر بووگنە جاش خۆفرۆشەکەن بزانە لەو ڕۆژهەڵاتە بۆ چۆ وایە پیادکە بۆ چۆ وایە پیادکە ئێمڕۆ لە ڕۆژهەڵاتاوین لە منتەقەی مکریانە کە 1000 ساڵە هاوارەکەنە ئێمە سیاسین و سنەیگەل هەمویان بووگنە فارس و کرماشانی بووگە فارس و دیتان وەختی هەڵخڵاوە لەو فرسەتی چکیان پێماندا 24 ڕۆژ سنە هەرو سنەی فارس بوون و بە خەڵ کوردایەتی ناکاتە و گشتیان بەس فارسی قساکەنا 24 مقاومەتی کردا تماشا بکات من ناوشەگەرانیم تماشاکە ئەو جێگەوە پارتی دموکرات و پێشوا بوو ئەو هەموو کارتانەکە و نیمەی بووگە جاشی لە سنۆ کرماشان زۆرترە چاوەکە بگەر بەوا بگەڕنەوە هەرەمە لەو دوای لەم ئەوینی تا وەختێژم گەنیونا لە 75 ساڵە هەر لەو منتەقەی خۆشبانە هەساوکە ئەوە لە پارتی دموکرات لە 75 ساڵە حزبیشە بەلای خۆی دموکراتیشە دوو سەرۆکی بووگە مەسعود و کاک مستەفا لەو لە لای خۆمانەوە لە منتەقەی خۆمانە کاک پەیمان لە ڕۆژهەڵاتە بە قۆڵێژێتا تا یەکدانە لە ناوچەی کرماشان و سنەنەوەک نەسەرۆکات ئەمانیشەوە هەر ئەو عەقڵ نابەناو بزوتنەوە و سەرۆک هەمووی منتەقەی مریان بکریان نازانم ئەو زانکووە ها لەکوێنە لە مەهابادە ئەمیش با بچینە من و تۆ بە قۆڵێژی کرماشانی سنێ بچینە لێنە ئەقلە فێر بینا بووینە سەرۆکێ لێنە ئەمانە گیانی جەماعەتی دواکەوتو بۆ گەمژەکەی و دەساوێژی یانێ دەساوژەی نازانم زانی دەساوژە و شەکوودەکەیە یانێ بوومنە ئالەتی دەستی بهینەوێتە خودت داگیرکەران ئەیشە شەواسە ئێمە دەسۆ خۆش بێتە پیرۆزبایی لە بەرادران ڕاپەڕی دەکەما کە بە شێوەیەکی جوان ئاکادمیک تێتا ڕوون یەکاتەوە وەلی هەگەر هەڵەیەکیش بێ مەسە نێژمە یارۆ بەرادەرێکی چەمچەماڵێشێ بە هێبەتەوە بە ورۆ بێتە بێژێ پەیمان حەیدەری حەسۆی ناهی چیە ئەوە من ئەوەما ئەوە جا ئەوەختاوینی پەروەردەی چۆچون بگە کاک پەیمان ئەوە مەسەلەی منە چاوەکە من مەسلەی لەوە ڕەخنە ناگمە و بەردەم یەگەیژی کاکە تۆ نە لە چه ترسیاگی ئینە شاخمەز نەدینمەز من مرۆیکم وەختۆ من چوومە شۆنیە و زووتر گەیگمە بەوە ئەو شحافە پێم کراوە تۆی سەخەریکە عادینەوێتە کە ئەوە ورەیان پێبێتە ورە ئەوە مشی مەسەلەی بنە لەو دو بە خلاصی کە کاتی بەرادران دەگرمە من بازە بێژمە
هزار جار لەسەر ئەحزاب و ئەم خۆفرۆشی کوردی و لە لەحاز ئەم حکوومەتە گەندەڵ و شتەکە هەیە لێنا و هەر شایوا بمێنی لە ڕۆژهەڵاتی لەدانی واتێتە سەرکار دوور مەچۆ هەتاگە بێت لەو دو ئەوینی تا مرێژم کاک بێمان ڕۆشنگەری کردگە زۆر جوانە ولی ئالتەرناتیڤ نەداگە ئالتەرناتیڤ تۆ ئەشێبی تا ئەژێ تا مو بە بێژی کاکە چ بکەن ڕێبازمان چەست هەتانین هەموو ڕەکە بگیری دوکان بێت کاکە من خۆم ێژما مناوە هیچ کارێکیم بۆ هیچ دە سیاسیش بێت ولی من خۆمان بە پارەکەوەمە من سێ چوار پرۆژێدا پرۆژێکی بانگیا ماڵی بدا بۆ یارمەتی کەیت دەستنا دەست لە مولۆ خۆیان نەفرۆشنا سەدام و ڕێجام و یارۆ برادر چانتاگەگەی دەستیاچێ بڵای سعودی عەرەبیەوانە نەزانام یارمەتی دانێ چوە بۆ نازانام ئەو جێگەی هەر کوێنێ ئەو 50 میلیۆن کووردا 30 میلیۆن کورد هەرچێکی تا ئەقلە 9 میلیۆنی بێتە سەرجادە خۆمان لەبان پایخۆ پرۆژێ مەسەر پارلەمان گوزارم داگە کێمە شتێ بەدەستمانەوە دیە بێری کاکە هەر ئیساگە شتێ بوو تەقەیکی گەم ئەم کۆماری ئیسلامی ئەم بەلاو شتێک ئەگەر خۆیان تێرێنی خۆیان لایەوەن چاوەکەم سبەی دانێ فکل و کەراواتی تێرنا بە قۆڵێژێ تا دەشکەکانیان تێنە خوارە چکی ئازادی چکۆلێکە نا دوارە سوارمانەوەنەوە وەلی کورد ئەوە کارە ناکایتن ئەو کاتەوە وتمان 40 ساڵم بۆ بە ئێمە جمهوریانی کۆماری ئیسلامی و سیستم ئیسلامی ماگەرەک نییە 40 ساڵەمەوە بە ئیسێکە گەرەکمان نییە ئەوەسەکە ئەم بە تایبەتی ئەم هێزە سەر بە خوازی شەکەفکە ڕێگە ئەدەی کەفتنە ڕێگە خەریکی سواریەوەنا ئەشێ بەردەمەوانی چە بگیتا ئەوەسەکە ئێمە پلاتفۆرمی بەدەستمانەوە بێتا کە بێژی ناکاکە هەردەیەخا ببووە ئەوە شە ڕێبا کە ڕێگە بەم ئەحزابە خۆفرۆشە ناینا کە سۆزیش بێنەوە ئەڵبەتەکە ڕەفراندۆمی بێگشتپرسی بێ لە کوردستان هەتا لەو ڕۆژهەڵاتە 5% ناینا خۆشیان نزاننا و هەمووی کورد خۆفرۆش و 100% هەمووی چیان نابەدەست ئەو ڕژیمانە ببوورە کاتانم گردا هیوادارم قسەکان من ناڕەحەتیەوە نەوێتە فقط هێزێ بینە تەکانێ بینە بە هەمومانەوە پتانی نام کۆمەلگا بە قۆڵی کاک ئاوات ئەحمەد کاک ئاوات جنابە قسە کرد قسەکانە کاکن حەسەن قبل نەقد هەست بعدەن ئێستا بەحسە ئەوە نییە دەنگم دێت دیسان دەنگ نەما کاک حامد ئەی فەرموو کاک حامد ئەی کاک حامد لێرەی یا ڕۆیشتی کاک حامد بزانە کاک حەسەن نوبرا نوکتەیەکی مەطرح کرد حملەی کرد بە کاکدانا هەڵەبجەی کاکدانا هەڵەبجەی ئێژێ ئەوەی لەگەڵە ئێمە نییە دروستیەکەی یا ئێشێ پی دوژمنایەتی بخاتە ئەستۆی یا ئەوەی کە بزانێ لەگەڵ ئومەت و کوردیان ناتوانێت دەرکەفێ بزانە کاک حەسەن پەیمانە حەیدەری وەختی دیبیت ئەکا تەبشیر ناکە خەڵک فێر ناکە زانی بۆ چون معتەقد نییە خەڵکی ها بە شوێن حەقیقەت و حەقیقەت ها بە بەرچاوی و شەقیتی هەڵەدا فکر ناکە خەڵکی گەرە کەسی فکر بکاتەوە نا تۆ ناتوانانی بە قسەی قەشەنگ و خەڵک عەزیزە و شیری نەواداری بە فکرکەیتەوە ئەو ئەچێ بە شوێنە شەهەواتە تۆ ئێشێ ئەو تەسویرەوە ئەو گەرە کەسی ئێرائەی بدات لە خەسیاگی خۆی لە شەهوەت پەرستی خۆی لە کۆیلەبوون خۆی گەرە کەسی لە ژێرە ناوە ئاقڵ و فەهمیدە و مرۆڤە سەردەم و ئینسانە دموکراتیک خاخ و مافە مرۆڤ باز بیفرۆشێتەوە تەسویرەکە بتەکێنی بیشکێنی تا خودە قێزەونی بوێنێت بۆیە تۆ ئەوێنی من لە دیبێتەکەیشما کابرا ئەدەمە بەرە سفاتێک کە لایەقیسی لە بێشەرەف و گەواد و درۆزن و شارڵاتان و هەرچێکە تۆ ئەیوێنیت پس ئێمە تەبشیر ناکەین ئێمە دیبێتەکانمان مەیدانە شەڕە فەرمایشی کاکدانا هەڵەبجەی کاملەن دروست بوو کاملەن دروست بوو ئەم کاک حەمید ئەی سێ چوار جار داوای
بەشداری کرد لەم دیبەیتەوتی لە ترسەکانە خۆم ئەدوێم متعسفانە نەما حتمما کاتی بەدەستەوە نەماوە تەشریفیان برد. کاک حامد دیکلاینت کرد ڕەدت کردو دا دووبارە بێ زەحمەت بیهێنێرەوە. کاک حەمید کاک حامد کاکە دیبەیتەکە یانێ کامێراکە دیکلاین کردو ڕەدت کردو. من مەجبورم دووبارەم لایڤە داخەمەوە ژن دەنگ خراپە بە گوشیەکەی ترتین ئەمە لای خۆی سامسۆنگە نۆتەنە بە هەوبەڵیەکە تێن با بزانم ئەو جۆنە من ئەمە داخەمەوە دیسانەوە سەر لە نوێیەکەم